باستەوە دەکەین خولێکی ڕاهێنان بە مامۆستایان بەمەستی بەرزکردنەوەی کوالەتی خوێندن و شێوازی وانەوتنەوە لە سلێمانی دەستی پێکردو ئەم خولە تا کۆتایی ساڵ بەردەوام دەبێت و پاشانیش لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بەردەوامی بەم خولە دەدێت بۆ بەرزکردنەوەی ئاستی کوالەتی خوێندن لە ناوەندەکانی خوێندن و گۆڕینی ئەو سیستەمە کلاسیکەی کە لە ناوەندەکانی خوێندن هەیە بۆ سیستمێکی سەردەمیانە و کاریگەری لەشتەر شێوازی وانەوتنەوە و تێگەیشتنی خوێندکاران هەبێت لەوانەکان تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز سەربەز محەممەد بەڕێوبەرایەتی مەشق و ڕاهێنانی پەروەردەی سلێمانی لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانە مامۆستا سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس دەمەوێت باز لەم خولە بکەین کە بۆ بەرزکردنەوەی ئاستی کوالێتی خوێندن لە خوێندنگەکان یاخود بۆ مامۆستاکان کاری لەسەر دەکرێت بە شێوەیەکی گشتی میکانیزمی ئەم خولە چییە؟ وەڵام من پێشە بیست مەسەرە و وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەمەی ئەوە بڵێم بێ ئەو ڕاستی تاڵە بڵێم کە تا ئەو ساتە وەختەی من لێرە دانیشتوم ناوەندەکانی خوێندنی ئێمە بە قوتابخانە و خوێندنگا و هەموو ئەوانەوە لە بری ئەوەی فێری ژیان قوتابی خوێندکار فێری ژیانکردن ژیان دۆستی ژیانویستی بین زیاد فێری ئەویان کەین بە هیوا بن بۆ ژیان زیاتر لەوە نزیکین کە چەپاندن و ترساندن و بێهیواییە جاتی ئەوەی خوێندکار ئێمە فێرکەین بیر بکاتەوە بەشداری بکات بەرپرس بێ خوێندکارمان فێر کردووە دەڕاق بێ ئەوەی کە مامەستا ئەڵێتەوەی کە لە بەنەجەکەیە هەیە بەبێ ئەوەی خۆی مشارەکەیەکە بێ ئەگەر باشترین شێوە بیڵێتەوە دەرەجەیەکی باشەیەنێ لە جاتیەوەی خوێندکار فێری ئەوە بکەین یەکتر قبولکەن گفتوگۆ بکەن لە باشترین حاڵەتە ئەبێ هەموو ئێمە واکەین ئێستا کە لە پۆلا بە عەقلی دانیشن هەمویان پشتی سەر یەکتر ببینن هەمووشان چایان لە مامەستا بێ کە تا ڕادەی ئەوە لە پەروەردەیەکی سەربازیە چێ بەڕاستی باشە هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەوەیە ئەوەی کەش بڵم جاتی ئەوەی تاکی خۆمان فێری متمانە بەخۆبوون بکەین بەڕاستی فێری ترساندومانن لە جاتی ئەوەی ئێمەی تاکی مامۆستا ئەوە بکەین کارامەیی و بەها کۆمەڵایەتیەکانمان لە کەسێتیمانان ڕنگ باتەوە قوتابی خوێندکار چاومان لێ بکەن هەر خەریکی ئامۆژگارین ئێمە مامۆستاکانمان خەڵکی دڵسۆزن بەڵام ئیشکالەکە ئەوەیە ئێمە دابڕاوین لە دنیا و شێوازی وانەوتنەوەمان شێوازی بەڕێوەبردنی ناوەندەکانی خوێندنمان تا ئەو ساتە وەختە بەداخەوە شێوازێکی کلاسیکیە باشە کەواتە ئەم خولەی کە بۆ مامۆستایان کراوەتەوە کاری لەسەر دەکرێت ئەو شێوازە کلاسیکە بگۆڕێ بۆ شێوازێکی سەردەمیانە ئەو با بڵین ڕشبینیەکە پێشتر هەبوو پێچوانە ببێت کە خوێندکار بۆ دیوە بێت کە دەیەوێت فێر بێت نەک دەراخ بێت وەکو باسی دەکەی خۆی دیدی وەزارەتی پەروەردە خەمەکەی وەزارەتی پەروەردە و خەونەکەشی لەسەر ئەو ئەساسەیە کە پێویستە هەندێک هەنگاونراوە و ناوەندەکان زۆر خراپ نین بەڵام لە ڕاستیە لە ئاسی پێویستی شانین ئەو خەمەی وەزارەتی پەروەردە ئەو دیدەشی کە هەیەی بۆ ڕاهێنان لەسەر لەوە سەرچاوی گرتووە کە پێویستە بەڕاستی دەست بە گۆڕانکاری بکەین لەوە چێوە لە شەو ڕۆژەکان نەگۆڕێت بەڵام پێویستە دەستی پێ بکەین ئەو هەنگاوە بنین بەڵێ دو ئامانج لە ئێمە گۆڕینی سیستەمێکی کلاسیکیە بۆ سیستەمێکی سەردەمیانە باشە کەواتە میکانیزمەکان بۆ گۆڕینی ئەو سیستەمە لەم خولەیە چین ئێمە سەرەتا ئەو ساکە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ڕاهێنامان لە هەرێمی کوردستان بەردەوام بوو بەڵام ڕاهێنانەکان لەوانەیە پەرتەوازە بوو بێ لەوانەیە پچە بچر بوو بێ ئەم جاریان وەزارەتی پەروەردە ئەوێ ڕاهێنان بێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە ئەویش بەوەی کە سەرجەم ناوەندەکانی خوێندن بەسەر مامۆستایانی ڕاهێنەرە دابەش کراوە بۆ نمونە هەر 12 مەکتەبێک دراوە بە مامۆستایەکی ڕاهێنەر کەوابێ لە داهاتووە مامۆستای وەکو ئەرچێکی وەزارەتی پەروەردە ڕاهێنان بۆ مامۆستایان دابینەکە لە ناو ناوەندەکانی خوێندنە لە کاتی دەوامی خۆیانە لە ئەسنای دەوامە پێش ئەوە ئێمە مامۆستای ڕاهێنەر ئامادەکەین ئێستا لای لە بەڕێوەبەرێتی مەشق خوێنانی سلێمانی بە دوو وەجبەی جیاواز 6 مامۆستا دەستنیشان کراون لەلای ئێمە لەسەر دیداکتیک واتە هونەر و شێوازی وانەوتنەوە بۆ ماوەی 75 سعات بە کردارەکی و بە نەزەری خولە بینین سەرجەم بەشی زۆری میتۆدە نوێیەکانی وانەوتنەوە لەو خولەیە خۆیان لەناو پۆلەکەیە لەناو عینەکە جێبەجێیەکەن بەهی بەو هیوایی کە لە داهاتوە چوینەوە بچنەوە ناوەندەکانی خوێندن بە هاوکاری مامۆستایانی ستافی قوتابخانە و خوێندنگاکان بتوانین وا بکەین دەست بەوە بکەین کە هەنگاوی یەکەم بگینە بەر بۆ ئەوەی شێوازی کلاسیکی بگۆڕین و بەرەو شێوازێکی مۆدێرن باشە ڕەنگە لەوانە وتنەوەکە مەبەست لە شێوازە کلاسیکەکەەوە بێت کە مامۆستا زیاتر لەسەر بۆردەکە وانەکان پیتەکان ئەگەر بینە سەر ئەلفبەی کوردی بە خوێندکارانی ناسێن ڕەنگە کە ئەمە چەندین هەنگاوی دیکەی هەبێ بە وردەکاری باز لە ڕاهێنانەکە باز لە هەنگاوەکانی ترکراوە بۆ فێربوونی قوتابیان ئێمە وەکو ماوەی ڕاهێنانەکە 75 ساعتە ئەوەی کە لە ئێستا لە ناوەندێکی خوێندنی دنیای دەرەوە و پێشکەوت و ئەوروپیا وترێتەوە هەمان سیستەم هەوڵێن لە ناو
کۆرسەکەی خۆمانە جێبەجێ بکرێ مامەسا بگاتەوە قەنەعەتی کە ئەمە شێوازە باشەکەی وانەوتنەوەیە ئەو مامەسایە دوای کە چووە هەر مامەسایەک کاچێتەوەکو پێشتر باسم کە 12 مەکتەبی دەلایە لەگەڵ ستافی مەکتەبەکە کۆ ئەبێتەوە گفتوگۆ لەسەر شێوازەکانەکەن بەو هیوایی کە بتوانین قەنەعەت بۆ بکەین کە ڕاست مامەسانی ئێمە دڵسۆزن بەڵام شێوازی وانەوتنەوەکەمان شێوازێکی تەندروست نییە بۆی وا بکەین کە خوێندکار مامەسا ئەبێت لەناو پۆلە هەر خۆی قسەکەرەکە نەبێت ئەبێ ئامۆژگاریکەر نەبێت ئەبێ سنتەر نەبێت ئەبێ وا بکە خوێندکار جارێکی کە لە بەرەمهێنانەوەی زانست و دەستەواژە زانستەکانە ڕێی هەبێ قسەی هەبێ واشی لێ بکە بەرپرس بیانی خۆی بێتە خاوەنی ئەوەی کە ئەوە بکە بۆ ئێمە ڕابردووکی دووری ئێمە هەزاران شادەمانەوە خوێندکاری زیرەکیشمان هەیە بەڵام داهێنانێکمان نییە خوێندکارمان فێر نەکردو بیر بکاتەوە خوێندکارمان وا لێ نەکردو مشارەکە بکات خوێندکارمان وا لێ نەکردووە ڕێی هەبێ و بەرپرس بێ باشە مامۆستا ئەمە ئەو بپرسم ئەمە تەنها لە ئەستۆی مامۆستایە یاخود بۆ نمونە مامۆستاش ئەو جەوەی بۆ نەرەخساوە ئەو بینایی کەوانی تێدا دەڵێتەوە پۆلی کەوانی تێدا دەڵێتەوە خۆی لە خۆیان کێشە و گیر و گرفتی هەبوو بێت بۆیە مامۆستاش مولیزەم بوو بێت بەو کلاسیکەی کەوانە بڵێتەوە خۆی حاڵتەکە دوولایەنەیە لە ڕاستی ئەرکی وەزارەتی پەروەردەیە کە تەواوی پێداویستەکانی خوێندن لە ناوەندەکانی خوێندنا بە بیناشەوە دابین کات مستحقاتی مامۆستا لە موچۆ پێداویستەکانی تر دابین کە ئێستا شاتۆتە سەر ئەوەی کاروەکو ئەرکێکی خۆی ڕاهێنان بۆ مامۆستایان دابینەکات بەڵام سەرجەم لێکۆڵینەوە زانستیەکان باس لەوەکەن کە کوالیتی خوێندن هێندەی لە ئەستۆی مامۆستایە هێندە لە ئەستۆی بینا و تەکنەلۆژیا ئەوانە نییە ئەگەر وەکو ژمارە بیڵین لە 160 کوالیتی خوێندن ئەکەوێتە سەر ئەستۆی مامۆستا ڕاستە تەکنەلۆژیا وەسیلەیە بینا وەسیلەیە پێداویستەکانی تر وەسیلەیە ئەگەر ئەوانە هەبن زۆر بە شێوازێکی باشتر وانەکە ئەوترێتەوە بەڵام بەشی هەرە زۆری ئەرکەکە لە ڕاستیە لە ئەستۆی مامۆستایە باشە کەواتە هەنگاوەکان یاخود ئامۆژگاریەکان بە شێوەیەکی گشتی هەوڵەکان بۆ ئەوی کە مامۆستا بتوانێت بەو شێوازەی کە با بڵێن دیدی وەزارەتی پەروەردەیە وانە بڵێتەوە هەنگاوەکان بە دیاریکراوی خۆی لە چی دیکەدا دەبینێتەوە جگە لەم خولەی کە وا کاری لەسەر دەکەن ئێمە خولەکە وەکو پێشتر باسم کرد 75 ساعت لەسەر دیداکتیک واتە شێوازی وانەوتنەوەی نوێ وانە ئاخوێنە دواتر 15 ساعت هەر بەشداربووەکان هەر لای خۆمان لەسەر زمانی ئەتەچێت و زمانی جەستەوانە وەرەگرن دواتر کۆرسێکی کورتخایانی شوەرەگرن لەسەر حاڵەتی دەرونی لە چۆن کۆنتترۆلی پۆل و ئەوانیان چۆن پۆل با بڵین بەڕێوە ئابرێت کە ئەمانەمان هەموو تەواو کرد ئین ئەم ڕاهێنەرە بەڕێزانە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان و بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن ئیتفاقەکەین لەسەر ئەوەی چۆنێتی ڕاهێنەرەکان بەسەر ناوەندەکانی خوێندنە دابەش بکەین ئەو کاتە هەر مامەسایەکی ڕاهێنەر دا بۆ 12 مەکتەبی دەلابێ کە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان ئیتفاق لەسەرەوەکەین کە هەفتەی بە شەوانەیەک لە بە شەوانەکانی هەفتە لە کاتی داوای مامۆسایە بکرێتەوانی ڕاهێنان سەرجەم مامۆستایانی بەڕێوەبەر و یاریدەدەر و مامۆستایانی ئەو قوتابخانەیە ئەو خوێندنگایە ئەو سەعاتە لەگەڵ ڕاهێنەرەکەی ئێمەیە خول ڕاهێنان بکەن لەسەر ئەوەی کە چۆن وا بکەین بە باشترین شێوە وانەکان بوترێتەوە باش مامۆستا زۆر نییە یەک دانە ڕاهێنەر بتوانێت لەوڕۆ ئیداری 12 خوێندنگا باتکار خوێندنگایەک چەندین مامۆستای تەیە ئەمە جگە لە مامۆستا با بڵین کارمەندەکانی دیکەی خوێندنگایە کە هەمیان پێویستە ئەم ڕاهێنانە وەربگرن ئەمە لۆدێکی زۆر دروست ناکە خودت پرۆسەکە خاو ناکاتەوە بۆ گەیاندنی پەیامەکان خۆی لە ڕاستیە ئەرکێکی قورسە بە مامۆستای ڕاهێنەر بەڵام ئێمە وامان کردووە زیاتر مامەڵە لەگەڵ دەوام بکەین بۆ نمونەگەر قوتابخانەیەک یا بینای خوێندنگایەک دوو دەوامی تیا بێت ئەو کاتە مامۆستای ڕاهێنەر لە بری ئەوەی 12 مەکتەبی دەلابێ 6 مەکتەبی دەلابێ ئەنی شەرت نیە ئیلا ئەبێ چکە داوامە جیاوازەکان بە جیاوازی خولەکە بینە نەک هەردوو داوامە جیاوازەکە بە یەکەوە کۆ بکاتەوە بەڵام ئەگەر واش نەکەین ڕاست لۆدە لەسەر ئەوان بەس واش نەکەین ژمارەیەکی زۆر مامۆستا بێت دەرکەنە ناوەندەکانی خوێندن و لەجێ ئەوانیش لەوانەیە شاخیر و فراغ و ئەوانە دروست باشە مامۆستا باست لەوە کرد کە جگە لەوانەوتنەوە با بڵین هەم لە ڕووی دەرونیەوە هەم هەندی هەنگاوی دیکە هەیە کە بۆ مامۆستایان ئەم خولە سوودی لێ بین وەریەگرن جگە لە مامۆستایانیش کە با بڵین ڕۆڵی سەرەکیان هەیە لە پەروەردەی و فێرکردن کارمەندەکانی خوێندنگەش جارێکی دیکە بەنەوعێکتر ڕۆڵیان هەیە لە پەروەردەکردن و فێرکردنی مناڵدا ئەم خولەش دەتوانن ئەوان لی سوودمەند بن ئەگەر ئەوانیش بگرێتەوە چۆن ڕێنمایی بەوان دەدرێت لە قۆناغی یەکەما خولەکە تەنها ستافی بەڕێوەبردانی ستافی مامۆستایانی ناوەندەکانی خوێندن نەگرێتەوە بەڕێوەبەر یاری دەر مامۆستایان کارمەندەکان ناگرێتەوە و قۆناغی یەکەم تەنها لەسەر دیداکتیکە بەڵام ئەو بە قۆناغە لە ڕاستیە قۆناغەکانی داهاتوو ئەم پرۆژەیەکی استراتیژی و درێژخایانە لە قۆناغەکانی داهاتووە تەمەناکین تەواوی ئەوەی کە پێویستە لە ناوەندەکانی خوێندنە ئەوە بگرێتەوە بەڵام
بۆ قوتابی خوێندکار لە ڕاستیە ئەوەی بەرکەوتنی ڕاستەخۆی هەیە کاریگەری ڕاستەخۆی لەگەڵی هەیە بەڕێوەبەر یاریدەر و توێژەر و مامۆستایانن ئەوانە هەموو ڕاهێنانەکە ببینن. باشە ئەم با بڵێن خولەی کە کراوە لیستا لە سلێمانی دەچێتە سەرجەم شار و شارۆچکە و با بڵێن سنتەرەکانی دیکەی هەرێمی کوردستان؟ ئێمە کاڵین ڕاهێنان بینە ناوەندەکانی خوێندن بۆ شێوەیە ئەیبین کە بە شێوازێکی ئاسۆیی چۆن لە سنتەری شاری سلەیمانی ڕاهێنە مەکتەبێک قوتابخانەیەک خوێندنگایەک ڕاهێنانەکە بە هەمان شێوە قوتابخانەیەک یا خوێندنگایەک لە سنووری پێنجێن یان لە شار باژێر یان لە دوکان لە هەمان کاتا بە هەمان میکانیزم ئەوە کات بەس قۆناغی یەکەم ئێمە تەنها سنتەری شاری سلێمانیمان وەرگرتووە لە قۆناغی داهاتوە تەربیەکان ڕاهێنەرانی تەربیەکانی دەرەوەی شاریش بە هەمان خولە بینن. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سەربەز محەممەد بەڕێوبەرایەتی مەشق و ڕاهێنانی پەروەردەی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی محەممەد بەڵێ بە خێراتی زۆر سپاس دەست خۆش.